فەلسەفە لێکۆڵینەوە دەکات لە پرسە گشتی و بنەڕەتیەکانی دەور و پشتی بابەتگەلێک وەک بوون، زانین، بەهاکان، عەقڵ، زەین و زمان. فەلسەفە زیاتر لە 36 لقی هەیە. فەلسەفەی ژینگەیی وەک لقێکی فەلسەفە لە ساڵانی 1970کاندا دەرکەوت. ئەم لقەی فەلسەفە پەیوەندی بە ژینگەی سروشتی و شوێنی مرۆڤەوە هەیە. لە ناویدا پرسیاری گرنگ دەکات دەربارەی پەیوەندی ژینگەیی بە مرۆڤەوە، وەک مەبەستمان چییە کاتێک باسی سروش دەکەین؟ ئێمە دەبێت چۆن وەڵام بدەینەوە بۆ بەرەنگاری ژینگەیی، وەک وێرانکردنی ژینگە و پیسبوونی ژینگە و گۆڕانکاریەکانی کەش و هەوا. چۆن دەتوانین لە پەیوەندی نێوان جیهانی سروشتی و تەکنەلۆژیای مرۆڤ و گەشە سەندن تێبگەین. شوێنی ئێمە لە جیهانی سروشتیدا چییە؟ فەلسەفەی ژینگەیی ئەمانە لەخۆ دەگرێت: ڕەوشتی ژینگەیی، جوانی ژینگەیی، ئیکۆفێمەنیزم، هیرمینۆتیکی ژینگەیی، ئاینناسی ژینگەیی. فەیلسوفانی کۆنی ژینگەیی بریتین لە سەید حوسێن نەسر، ڕیچارد ڕۆڵتی، ئارن نایس و جەی بەیرد کالیکۆت. بەگشتی ژمارەی فەیلسوفانی ژینگە زیاتر لە 60 فەیلسوفە کە بەشێکی زۆریان زیندون یان بەم دوایانە لە بواری ئەخلاق فەلسەفەی ژینگەییدا بڵاوکراوەیان هەبووە. زۆربەیان دکتۆرایان هەیە لە فەلسەفە و پرۆفیسۆری فەلسەفەن، وەک مورای بوکچین، ئالان کارتەر، دەیڤد ئەبرام، عەبدوڵڵا ئۆجەلان، گلێن ئەلپریچت، ڕۆبن ئاتفیڵد، جەین بێند، تۆماس بێری، تۆم ڕێگان. ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان، بیرمەندی ئیکۆلۆژی و فەیلسوفی ژینگە، گەنجینەیەکی مەزنی لە بەرهەمی فکری و فەلسەفەی ژینگەیی پێشکەش بە گەلەکەی و گەلان و مرۆڤایەتی کردووە. دەربارەی فەلسەفەکەی دەڵێت: فەلسەفەکەی ئێمە لە هەستکردن بە مانای ڕوانینی چاوەکانی ئەسپێک تا دەگاتە شیکارکردنی واتای جریوەی دەنگی چۆلەکەیەک بە شێوەیەکی گشتگیر درک بە ژیان دەکات، هەر لە ڕێزگرتنێکی مەزنەوە لە دانایی تەمەندارێک تا دەگاتە وەڵامدانەوەی لێگەڕینی نیگاکانی کچەلاوێکی ئاسک ئاسایی پڕ لە سڵەمینەوە پڕ لە مانایە. بە تایبەتیش زانستێک بە بنەما دەگرێ کە لە میانەی شیکارکردنی هۆکارەکانی نەزانی مرۆڤ و سیستەمی هەژمونگەرایی لەوە چەخستنەوەیەک کە دەرەنجامی زایەن پەرستیەکی زۆر خراپترە لە کۆکوژی تا دەگاتە شیکارکردنی تەواوی ئەڵقەکانی پەرەسەندنی ژیان لە خوددا بە ئەرکی خۆی دەزانێت و هەوڵی بۆ دەدات. ڕێبەراپۆ خاوەنی چەندین تێزی ژینگەییە. ئیکۆلۆژی یەکێکە لە بنەما سەرەکیەکانی فەلسەفەکەی، گرنگیەکی زۆری پێداوە و لە پارێزنامەکانیشیدا ڕەخنەی ئاراستەی ژمارەیەک لەو فەیلسوفانە کردووە کە هاوسەنگی و پاراستنی ژینگە دەخەنە مەترسیەوە. یەکێک لەو فەیلسوفانەش نووسەر و فیزیک و بیرکاریزانی فەڕەنسی ڕێنێ دێکارتە کە ناسناوی باوکی فەلسەفەی نوێی پێدراوە تاکە شتێک کە دڵنیا بووە لە بوونی هزر بووە. گردوونی بەپێی بیر دەکەمەوە کەواتە من هەم لێک داوەتەوە. ڕێبەراپۆ لەبارەی پەیڕەوی نوێ و تیۆریەکانی حەقیقەتەوە دەڵێت تا پەیڕە و وەک ڕێبازی حەقیقەت بە عەشقەوە نەکەوێتە شوێن ژیانی ئازاد، نە بە زانیاری پێویست دەگەین، نەدەتوانین پێشەنگایەتی نوێ و دنیای کۆمەڵایەتیمان بنیاد بنین. عەشقی حەقیقەت لە ژیانی ئازاد نزیک بۆتەوە، ئەمەیە دروشممان. حەقیقەت عەشقە، عەشق ژیانی ئازادە. دەربارەی پارچەکردنی حەقیقەت و سەرەکیترین کێشە لە پەیڕەودا کە پەیوەندی نێوان مرۆڤ و کۆمەڵگایە ڕەخنە لە دیکارت و هەردوو باکۆن، ڕۆجەر باکۆن، فرانسیس باکۆن دەگرێت
بەبێ ئاگا لەو کۆمەڵگایی لە ناویدا دەجوڵێنەوە کە هیچ پەیوەندیەکیان پێوەی نییە ناویان دەبا وەک ڕوانگەیەکی دژە ژینگە ڕەخنەیان دەکات. لە بەشێکی تری تێزەکانیدا ڕەخنەی فەیلسوفی بەریتانی تۆماس هۆبز دەکات کە بەکارەکانی لەبارەی فەلسەفەی سیاسیەوە ناسراوە. هۆبز دەڵێت مرۆڤ گورگی مرۆڤە، خەڵک لە سروشتیاندا دڕندەن و نابێت لە بەڕێوەبردندا متمانەیان پێ بکرێت. لەبەر ئەوە هۆبز باوەڕی بە دەسەڵاتی ڕەها هەبوو کە حکومەتێک هەموو دەسەڵاتەکەی لە سەرۆک یان پاشاکەیدا کۆبکاتەوە. باشترین جۆری حکومڕانیە. باشترین جۆریش لای هۆبز ئەو جۆرەیە کە دەسەڵاتێکی بەهێزی ڕەها و تۆقێنەری هەبێ. هۆبز باوەڕی بە وتەی دەنگی خەڵک هەبوو، واتە دەکرێت کەسێک هەڵبژێردێت بە نوێنەرایەتیکردنی کۆمەڵە خەڵکێک کە هەمان بیر و بۆچوونیان هەبێت. لەگەڵ ئەوەشدا ئەو دەنگە بە تەنها ببیسرێت و پێویست بەوە ناکا بە گوێیان بکرێت، چونکە کۆتا بڕیار لە لای پادشایە. مرۆڤ سەنتەری ئەو باوەڕەیە کە مرۆڤ گرنگترین بوونە لە گەردووندا. ئەمە بیر و باوەڕێکی بنەڕەتیە کە لە زۆرێک لە ئاین و فەلسەفەی ڕۆژئاوادا چەسپاوە. مرۆڤ بەجیا لە سروشت و باڵاتر لە سروشت دەزانێت. پێی وایە ژیانی مرۆڤ بەهای ناوەکی هەیە. لە کاتێکدا بوونەکانی تر ئاژەڵ ڕووەک و کانزاکان وەک سەرچاوە سەیر دەکرێن بۆ ئەوەی مرۆڤ بەکاریان بهێنێت. دەربارەی مرۆڤ سەنتەری ڕێبەر ئاپۆت دەڵێت وەک ئەنجام لەوە دەچێت خاوەن ئەو چەند سەبین کە بە شێوەیەکی بەرکەماڵ بتوانین لە مرۆڤدا کە جۆرێکی بایۆلۆژیە دەرک بە گەردوون بکەین. پەیبردن بەو ماتە وزەیە شتێکە و ئەنجامدانی پرۆسەکەش قۆناغ و شتێکی جیاوازترە. هەروەکو بڵێ لە گوتەی هەرچی هەبێت لە مرۆڤدایە هزری خۆرهەڵاتی هەستی بۆ ڕاستیە کردووە. دیسان دووبارەی دەکەمەوە هزرێک بەرەو ناوەندگەرێتی مرۆڤ خزابێت تەواوی سروشت بە زیندوو بێگیانەکانەوە لە خزمەتی مرۆڤدا دەبینێت. ئەم چەمکە کە زەمینەی فەلسەفی چەمکی دەسەڵاتی تۆتالیتار و پلەداری سەرڕۆیە ئاشکرایە بەرەو عەقڵێکی گریمانەیی دوور لە ژیانمان دەبات.